سڵاوتان لێبێ ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەخۆشی شێرپەنجە ئێمە بە پێویستمانزانی سەردانی نەخۆشخانەی هیوا بکەین بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر نەخۆشی شێرپەنجە کە شێرپەنجە چییە و هۆکارەکانی چییە و جۆری بڵاوبوونەوەکەی چۆنە لە جەستەی مرۆڤ. هەر ئێستاش ئەچینە لای بەڕێز دکتۆر زەردەشت بۆ وەرگرتنی زانیاری زیاتر. کاک دکتۆر بۆ ئەو دەرفەتێک کە بە ئێمە بەخشی ئێمە وەکو کۆمەڵگەی پەروەردەی جیهان بەشی تەندروستی بە پێویستمان زانی لەم ڕۆژەیە سەردانی بەڕێستان بکەین بۆ ئەوەی کۆمەڵێک ڕێنماییمان پێ بدەن دەربارەی چۆنێتی خۆپارێزی شێوازی لایف ستایلمان چی لێ بکەین بۆی بتوانین بە دووربین لەم نەخۆشیانە ئەگەر بتوانی باسێکی شێرپەنجەمان بۆ بکەیت و شێوازی بڵاوبوونەوە بکەیت. زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. ئەوکو خۆتان ئاگادارن چواری دوی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی شێرپەنجەیە. ئێمە کە باسی شێرپەنجە ئەەکەین ئەبێ ئەومان لەیاد بێ ئەمیش وەکو هەموو نەخۆشیەکی تر چارەسەری هەیە. شێرپەنجە ئەو دێوەزمێنیە کە خەڵک ئەیبینێت و تر بڵێ ئەمە کۆتایی ژیانە، نەخێر ئەمە کۆتایی ژیان نییە. ئەمەش نەخۆشیەکە و چارەسەری هەیە و ئێستا بە شێوازێکی زۆر تازە کۆمەڵێک چارەسەری زۆر تازە هەیە. ئەگەر باسی شێرپەنجە بکەین بە شێوەیەکی گشتی ئەکرێت بە دوو جۆرەوە. شێرپەنجەی گرێڕەقەکان لەگەڵ شێرپەنجەی خوێنە کە ئەمانش چەند جۆرێکی تریان لێ ئەبێتەوە. هەردوو جۆرەکان چارەسەر و چۆنێتی دەستنیشانکردنەکانیان جیاوازە، بەڵام بە شێوەیەکی گشتی هەمویان چارەسەریان هەیە و چارەسەرەکان بریتی ئەبن لە چارەسەر بە کیمیاوی بە تیشک و بە نەشتەرگەری لەگەڵی شاهنێکیان هەیە بە چارەسەری دەرمانە دەگمەنەکان و لەگەڵ چاندنی مۆخ. بە خۆشحاڵی و هەموو ئەم جۆرە چارەسەرانە ئێستا لە نەخۆشخانەی هیوا بوونی هەیە. کەم تا زۆر هەنێجار کەم نەقسێکمان ئەبێت، بەڵام ئەمە لە هەموو سنتەرە شێرپەنجەیەکان لە جیهانە هەروایە لە بەرەوەی لۆدێکی زۆرمان لەسرە. بەنسبەتەوەی کە خەڵکاڵێ ئێستا شێرپەنجە زۆر زیایی کردووە، بەڵێ وایە، بەڵام ئەوەیە لەگەڵ زۆربوونی ڕێژەی دانیشتوانە ئەویش زیاکات. دوو شتەکە ڕاستەوانن. تۆ تا ڕێژەی دانیشتوان زیاد بکات شێرپەنجەش زیاکات. بەڵام ئێمە بە خۆشحاڵیەوە هەتاوەکو ئەم دەقەیەش ئێمە لەژێر ستاندەردی جیهانیەوەین بە پێی WHO بە پێی منظەمەی سەحەی عالەمی هێشتا لەژێر ئەو ستاندەردایان کە لە وڵاتانە هەیە. بەڵام خۆشحاڵین کە ڕێژەی چاکبوونەوەمان ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر باشی نەخۆشەکانمان چاک ئەبێتەوە و ئەو نەخۆشانەشی کە چاک بوونێتەوە چوونەتەوە سەر ژیانی ئاسایی خۆیان و وەکوا ببێت فترەیەک بووبێت و تووشی نەخۆشیەک بووبێت و دوای چاک بووبێتنەوە. ئەمەوە ناگەێنێت کە هەر کەسێک تووشی شێرپەنجە بوو ئیتر کۆتایی ژیانێتی و وەکو ئەو خەڵکی کە ئەیبینێت. نەخێر، ئەمە شتێکی کاتیە وەکو هەموو نەخۆشیەکانی تر، بەڵام ئەویش قۆناغە، هەتا قۆناغەکەی سەروتر بێت لەوە چێ ڕێژەی چاکبوونەوەکەی کەمتر بێت. بەڵام ئەگەر ئێمە هۆشیارەیەکی تاکمان هەبێت و تاکەکان ئاگادار بن لە کاتێکا کە تۆ شێرپەنجەکە لە قۆناغێکی سەرەتایە هەستی پێ بکرێت و ئەم شێرپەنجەیە کۆنتڕۆڵ بکرێت بە هەموو جۆرەکانیەوە، ئەو کاتە ڕێژەی چاکبوونەوەمان زۆر زیاتر بێت. بە شێوازێکی تر لە قسەکەمان ئەگەر قۆناغی 1 و 2 بێت باشترە وەک لەوەی کە قۆناغی 3 و 4 بێت. هەتا قۆناغەکانمان زیاتر بێت ئەوە بڵین چارەسەرەکەمان تۆزێ قورستر ئەبێت، ڕێژەی ژیانمان کەمترە بێتەوە. بۆیە من داوا لە هەموو کەسانە ئەەکەم کە تووشی شێرپەنجە بوونیان کەسێکی نزیکیان تووشی شێرپەنجە بووە وا نەزانن کە ئەمە کۆتایی ژیانەوە ئیتر تەواو هەموو شتێکە بێ کۆتایی بێ. نەخێر، ئەمیش چارەسەری هەیە. هەتا ئەگەر قۆناغی 3 هەمیش بێ، قۆناغی 4 هەمیش بێ، ئەویش هەر چارەسەری هەیە. هەنێک لە شێرپەنجەکانمان هەیە قۆناغەکانیشی زۆر بڕیەوە، بەڵام هێشتا هەر چارەسەری هەیە و هێشتا هەر ئەمل هەیە. بۆیە ئێمە نابێت ڕەژمین بین، ئێمە ئەبێت گەژمین بین بەوەی کە ئەمە تاقیکردنەوەیکی خوای گەورەیە و لەگەڵ ئەو نەخۆشیە بڕین.